لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری چای مەحموود، ڕێکان گروپ. ئەزان سڵاوتان لێبێ، من ئامانج بابانیم. جارێکی دیکە لە بەرنامەی لە پەیامنێران هاتوونەتەوە دیدارتان. کۆمەڵێ بابەتی هەمە چەشن و سەرنجڕاکێش بۆ ئەوەی خۆشەویست لەلایەن پەیامنێرانەوە ئامادەکراوە. بابەتی یەکەمان سەبارەت بە نابینایەنە. وەک هەمیشەش بەرنامەکە دەیەوێت پاڵپشت و هاندەر بێت بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان برە و بە تواناکانیان بدەن. خانمێک هەیە سەرباری نابیناییەکەی، بەڵام پیشەی بەرەگدرویی دەکات کە ئەمە چیرۆکێکی سەرنجڕاکێشە. با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان بابان سەبارەت بەو خانمە و ڕۆژانەی ژیانی و پیشەکەی. ئێرە ماڵی سەوزەخانی بەرگدرووە، بەڵام بەرگدروێکی ئاساییە. ئەم ئافرەتە ماوەی چەندین ساڵە چاوەکانی لەدەستداوە، بەڵام بە پیشەی بەرگدرووی خێزانەکەی بەڕێوە بات. با بزانین سەوزەخان چیرۆکی ژیانی خۆیمان چۆن بۆ گێڕێتەوە. سەوزەخان عەفوتخوا دەرگاکەمان لێ بکەیتەوە، بۆ ماڵی تۆ هاتوین. زۆر سپاس. ئەو کەسانەی کە بە بەهرەکانیان لە مرۆڤی ئاسایی جیا دەکرێنەوە مەرج نییە هەمیشە کەسانی ئاسایی بن. ئەوە تا نابینایەک سەرخاڵی پیشەیەکە کە نەک بە زۆرێک لە چاوساغەکان ناکرێت، بەڵکو بۆ کەسانێکیش ئەستەمە کە نابینانین، چونکە پیشەی بەرگدرووی پێویستی بە چاوێکی باش و بینینێکی تەواو هەیە. بەڵام ئەم ئافرەتە سەرەڕای لە دەستدانی چاوەکانی ماوەی زیاتر لە 30 ساڵە بەبێ چاوەکانی سەرقاڵی کاری بەرگدروویە. 30 ساڵ زیاتر من دوورمانەکەم دەرزی بەدەستمان نەچووە. لەم ماوەی پێش ئێستا ناڵێم 12 شەو بۆ دوورمانمە کرد. بەخۆی ئێستا باش لە خەیاڵم نییە چیمە دووری. وەڵا بۆ خۆی دەرزیەکە چوە دەستما چوە ئەمەی پەنجەمە. وەڵا چوم بەلای دکتۆر قاسم، ئەوش کەمەندامە فەقیرە قاچی نییە. وتم دەرزی مەکینێت چوە دەستما. وتی ئینجا تۆ ئیشت چییە بەلای مەکینە؟ وتم وەڵا آخر دوورمانەکەم. وڵای زۆرم پێخۆشە کەم ئەندام وازیرەک بێ و ناو دەربکاو، یعنی بەناوبان بن. تواناکانی ئەم بەرگدرووە نابینایە هیچی کەمتر نییە لە توانای بەرگدرووە چاوساغەکان، چونکە هاوشێوەی ئەوان بەبێ هاوکاری هیچ کەسانێکی تر توانای بڕینی قوماش و دوورینی هەموو جلوبەرگێکی ئافرەتان و منداڵانی هەیە. تەنانەت شارەزایەکی باشی لە دوورینی جلوبەرگی کوردی ئافرەتاندا هەیە، هەر لە جلوبەرگی کۆنەوە تا دەگاتە دوورینی جلوبەرگی ئێستا بەپێی خواستی مشتەرەکانی دەتوانێت داواکارەکانیان جێبەجێ بکات. کەوای ئێستا 3 پارچەیە ئەیدورن، کەوای ئەو کاتەی کە ئێمە ئەمان بەس کەواکە دایکم بۆیە بڕیم کە ئەمان دووری یەک دنیا پارچە بوو، ئەلێرەوە پارچەیان لێدا و داوەک ئێستا نەبوو 3 پارچە بێ، پارچەی زۆر بوو، پێیانەوت بەچکۆل لەو مەچکۆڵیان هاوچیان پێوێت هەموو جلێ کراس کوردی ژێر کراس، یعنی هیچ ژێرەوە بە کاملی کراس کوردی بەخوا تەنورە ئەمانە گشتی ئەدورم. بەرگە دۆشک بەرگە سەرین بێدا چی شتێ بێ. ئەی سەوزەخا قیاسات چۆنەکەی؟ یعنی یەکێکە قیاسات ئەگریتە باڵای ئەو کەسە و ئەوە دیارریەکەی ئەو بۆی کە بەس ئێستا هێن ئێستا گشتی بە مەترە، هێن ئێستا بە مەترێکەن، ئێمە ئەو سەعات بە قیاسا دەمان کرد. کاتێک ئەم بەرگدرووە بەبێ چاو دەزووی بە دەرزی مەکینەی خەیاتەکەیدا دەکرد، ژیانی گەنجی بۆ دەگێڕاینەوە کە کچێکی شۆخ و شۆنگ بووە و داواکاری زۆری هەبووە تا شوو بکات، کە زۆرێک لەو کەسانەشی کە داواکاری ئەم خانمە بوون وەک خۆی دەڵێت لێهاتووی و تواناکەی سەرسامی کردوون، بەڵام شووی بە هیچ کام لەو کەسانە نەکردووە تا لە دوجاردا لەگەڵ مامهادی هاوسەریدا ژیانی هاوسەری پێکێناوە و ئێستا خاوەن کچێکە، سەرەڕای کاری بەرگدرووی کارەکانی ناوماڵی ئەنجام داوە و هاوسەرێکی باش بووە بۆ مێردەکەی. زۆر کەس داوایە کردم وەڵڵاهی وابێت بەس بەشتە دێشوم پێ بکە خانووی لەسەر تاپۆکەم ئەیانزانی زیرەکەم خواگای لێر ڕۆژێکیان بەلامانە ڕەت بوو، من و براشنەکەم بوون لە ماڵ خوشکەکەمەوە هاتین، یەکێک لە پیاوەکان وتی وەڵڵاهی ئەمە چاوی وایە 6 دەلام لەسەرێ دراوە کوشت خواگای لێ ئەوە ئێستا بە گەنجی بە مناڵی زۆر جوان بووم. وەڵا ئەجا وایوێت و کابراوتم وەڵا بەسنێ قیسێت خۆ بام زەلامانە بات چاو هەر نەبێ بەسنێ زەلام خلاصەر ناکوژدا. زاب بۆ براشنەکەم قسەمە کرد وەڵا ئێدا لەخوا بە زیاد بێ لە هیچ شتێکە بەخوا بڵێ 2003
شوم ناکرد زۆر کەس داوای کردم ئەمە زەواج ناکەم لەبەر ئەوەی کەوا من ئەم زەواج بکەم ئەم مناڵانە ئەفەوتێن. تەمەنی 6 ساڵە لە تەمەنی 4 ساڵیدا بەهۆی ڕووداوێکەوە هەردوو چاوی بۆ هەمیشە لەدەست داوە. ئێستاش بەدەست نەخۆشی شێرپەنجەوە دەناڵێنێت بەڵام هێشتا ئومێدی بە ژیان زۆرە و وەک خۆی دەڵێت بەنیازیکردنەوەی خولی فێربوونی خەیاتیە بۆ گەنجان تا هەموو ئەو کەسانی ئارەزووی بەرگدروی دەکەن فێری دوورینی جلوبەرگیان بکات. ئەم پیشەیە گەر بۆ هاوڵاتیەکی ئاسایی و چاوساک کارێکی ئەستەم بێ بۆ سەوزەخان دەیان جار ئەستەمە چونکە هەر لە منداڵیەوە چاوەکانی لەدەستداوە بەڵام خۆشویستنی کارەکەی و بێهیوانەبوونی لە ژیان وای کردووە ماوەی زیاتر لە 30 ساڵە لە کاری بەرگدروی بەردەوام بێ. بابانە نۆرێن ئاڕتی سلێمانی. سروشت بەگشتی هەمووی هەوێنی کارکردنی هونەرین و بەشێکن لە بەرهەمی هونەری بەڵام هونەرمەندێک یان پەیکەرتاشێک لە ناویدا کاری هونەری جیاوازتر دەکات. هەڵکەوت حەکیم یەکێکە لەو پەیکەرتاشانەی کە بە شێوازێکی جیاواز کار دەکات. راپۆرتێکی هەڵگۆڕ سەمەدی هاوکارمان لە فەڕەنساوە وردەکاری زیاتری لایە سەبارەت بە هونەرمەندە. پەیکەرسازی یەکێکە لە هونەرە دەستیە لە مێژینەکان کە هێمایەک بۆ بەرزڕاگرتنی دیاردەیەک یاخود کەسێک. پەیکەر لە چەند مادەیەکی جۆراوجۆر دروست دەکرێت لەوانە دار، بەرد، قوڕ، برۆنز و چەند مادەیەکی دیکە. هەڵکەوت حەکیم جگەلەوەی سەرۆکی بەشی کوردیە لە زانکۆی ئێنالکۆی سۆربۆن ساڵانێکیشە خولیای پەیکەرسازی هەیە و پەیکەر بەدار دروست دەکات. ئەوەی ڕاستی بە من هەر لە زوو حەز لە دارەکەم حەزمە کرد شتی بچووک بچووک بکەم لە دار بەتابەتی لە فەرەنسا لە 99 دەستم پێ کرد بچم دەرسی ڕەسمکردن بخوێنم وێنەکێشان بۆ پەیکەر. دەستم پێ کرد 2-3 ساڵ خەریکی خوێندن ئەمە بووم وێنەکێشان بۆ پەیکەر. پاشان چوومە دەورەی پێکەرتاشی لە دیەک خانوویەکەم کرد 800 کیلومتر لە پاریسەوە دوور بوو داری زۆر لێ بۆ لەوێ پێکەرتاشیەکەم دروست کرد. حەزم تەنها لە یەک شتە کرد وێنەی ئینسان وێنەی ئینسانی هیچتر. ئەشبینی ئێستا بەشی زۆری ئیشەکانم وێنەی ئینسانە وێنەی لەشە وێنەی دەم و چاوە بە تایبەتی. هەڵکەوت حەکیم شوێنی پەیکەرسازیەکەی لەلایەن ڕێکخراوێکی هونەریەوە دابین کراوە لە باڵەخانەیەک کە هی شارەوانیە و پێشتر شوێنی کاری ماڵی ئەندازیار گۆستاف ئیفڵی دروستکەری تاوەری ئیفڵە بەڵام ئەو هەموو کارەکانی لەسەر خەرجی خۆی دەکات و هیچ هاوکاریەکی دارایی ناکرێت. مەسەلەی هەڵەبجەم کەوتەوە ئەمانم پاک کردەوە بۆ ئەوەی ئەم شێوەیە لێ دەربێنم. دوایە هەستم کرد کە ئەم دەم و چاوە ئەم پیاوە سەیری ئاسمانەکە هەستم کرد هاوارێکی تایە هاوارێکی تایە دژی چێک هەستم بە هاوارێک دژی زڵم. لە کاتێکدا زۆرینەی پێکەرسازانی کورد پەیکەر بە بەرد و برۆنز دروست دەکەن بۆیە ئەو پرسیارە لە لای من دروست بوو ئاخۆ ئەو هونەرمەندە بۆچی داری هەڵبژاردووە بۆ کارەکانی. تۆ ئیشەکەی ئەتەوێت شتێک بکەی لە پڕ دارەکە ڕێگات ناداتی وەکو بەرد نییە. بەرد هیچی لەسەر نییە. بەرد کاغەزێکی سپیە چیت ئەوێ لەسەری ئەەکەی داروانە. دار تۆ ناتوانی ئیشی لەسەر بکەی ئەگەر وشک نەبێت. دار بە شێوەیەکی گشتی ڕتوبەتی زۆری هەیە. هەندێ دار هەیە ڕتوبەتەکەیان ئێستا ئەم دارە ئەبینی هەست دەکەی ئەمە هەمووی دارە لە 90 دارە ڕتوبەتەکەی لە 100 دەیە وان نییە ڕەنگە ڕتوبەتەکەی لە 180 بێ. دار ئەگەر ڕتوبەتەکەی کەم لە 112 کەمتر نەبوو ناتوانانی پێکەرتاشی لەسەر بکەیت چونکو ئەشکێ. ئەم پەیکەرە لە سەرەتا دارەکەم دانابوو بۆ ئەوەی پەیکەری پێکەنینی گەدا بکەم ئەوەی شیرۆکەکەی حەسەن قزڵجی ئەو کاتەی کە پاڵەوانەکەی یەتە بەرهەتاو لە حەمام دەرەچێ ڕەشە یەتە بەرهەتاو دائنیشێ لەبەر سەرما خۆی گەرم کاتەوە ئیتر ڕقیەباتەوە هەر لەوێ ئەمرێ. ویستم ئەو پەیکەر ئەو کاتە کە مردووە بیکەم بە پەیکەر. ئیتر ئەم شێوەیەم بۆ دروست کرد ئەبینی لەوێ چەند جارێک بە بچووکی دروستم کرد. پاشان دەستم پێ کرد بە گەورەی دروستیکەم دوا وێنەی ئەو پەیکەرە کە گەیشتمە سەرەکەی لە ڕسمەکە سەرەکە سەری ئەبوایە خوار بێ
زۆر خوار بێ بۆی پیشانی با کە مردووە بەڵام کە گەیشتمە ئەوەی سەرەکەی خوارکەم سەیرم کرد دارەکە لەو شوێنە ڕێگەم نادا کونی تایە بۆیە کوونەکەم لا برد ئەو پەشەی کە خراپ و بوولام برد سەری بەرز بووەوە کە سەری بەرز بووە ئیتر نابێ بە پیاوێک یەکێک کە مردووە کەچی سەیرم ئیتر بەردەوام بووم لە سەری بێ ئەوەی زۆر بیر لە پێکەنینی گەدا بکەمەوە سەیرم کرد دەموچاوێکی زۆر زیندوی هەیە ئەمە پەیکەری کە جەلالی ساماغایە هەرچەندە ئەو 37 ساڵە لە کوردستان دوورە بەڵام کاریگەری ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی کوردستان لە فۆرم و ناوەڕۆکی کارەکانیدا ڕەنجی داوەتەوە بە تایبەت دوای هێرشی دەوڵەتی ئیسلامی داعش بۆ سەر باشووری کوردستان و شنگال ئەو پەیکەرێکی دروست کردووە ناوی ناوە ژنی یەزیدی هەڵکەوت حەچیم لە دوایین سەفەریدا بۆ کوردستان لەو بڕوایەدایە کە ئەگەر هەلو ئیمکانەتی پێویست هەبێ لەلایەن لاوانەوە پێشوازیەکی بەرچاو لە هونەری پەیکەرسازی دەکرێت. چوومەوە بۆ کوردستان بۆ ماوەی 3 مانگ لە دێی شەدەڵە لێکۆڵینەوەم کرد لەسەر هین لەسەر حەقە لە هەمان کاتێ ویستم بڕۆمەوە وتم ئەڕۆمەوە من هەوڵەدەم دەرسی فەرەنسی بە چەند تەلەبەی مەکتەبەکە بڵێمەوە بەڵام هەوڵەدەم لە هەمان کاتیشا فێری پەیکەرتاشیان بکەم بەڵام بەداخەوە کەس نەهات بۆ دەرسی پەیکەرتاشی بەڵام 33 تەلەبە هاتن بۆ دەرسی فەرەنسی پاشان ئەچوومە پەیکەرتاشیەکەم خەریکی دار و هین بووم سەریان سوڕەما هاتن لە هینەوە تەمەشایانە کرد لە پەنجەرەوە وڵا پاش ماوەیەک خۆیان هاتن ئیتر خۆیان هاتن ئەیان وڵا ئەمانەوێ ئەمانە و کەس و کارمان وتویانە زەحمەتە و خەتەر و ئەمانە باوا بزانم مەسەلەکە دینی بوو ئەمە پەیکەری زۆر حەزەکەم پەیکەرێکی شێخ ڕەزا بکەم پەیکەرێکی ئەحمەدی خانی بکەم دەستم کردووە بە پەیکەرێکی گۆران با بڵێن بیری کوردەکە هەمیشە لەگەڵمایە. سەرۆکی ڕێکخراوی هونەرمەندانی پەیکەرساز کە ئەو هونەرمەندە کوردە کاریان لەگەڵدا دەکات وها باس لە کارەکانی هەڵکەوت حەکیم دەکات. کارەکانی هەڵکەوت زۆر هەستیارانن من بەهۆی کارە نایابەکانیەوە ناسیم لە وڵاتی ئەستۆنیا بە یەکەوە پەیکەرمان بەدار دروست کردووە و ڕاهێنانم پێکردووە هەرکە دەست دەکاتە دار وەکو سحرێک وایە هەریەک لە پەیکەرەکانی چیرۆکێکیان هەیە دارەکانیش چیرۆکی خۆیان هەیە ئەو تاوڕادای پەیکەرەکانی خۆش دەوێت کە تەنانەت نایە بیان فرۆشێت من هەڵکەوت و کارەکان و کوردستانیشم خۆش دەوێت ئیش وەختی زۆری لەسەر ئەبەمە سەر تا ڕازی نەبم لێی نەزانم ئیتر هیچی ترم نییە بیخەمە سەری پیشانی نادەم بۆ نمونە ئەم پیشانگایە 4 پەیکەرم پێشکەش کرد داوای زیاتریان لێم کرد وتم 4 هەیە ئەو 4 پیشانەدەم هونەرمەندێک هات پێی وتم وتی ئەم 4 پەیکەرە تەواو بوونە گەیشتوونەتە ئەنجامی خۆیان ئەو دواتر بانگەشتی یەکێک لە پێشانگاکانی کردین کە بە 2 پەیکەر بەشداری کردبوو ئەمە فەرەنسیەکان زۆر بەدڵیان بوو بەدارێک کردومە پێی ئەڵێن بووی وا بزانم بە کوردی پێی ئەڵێن دارە سپی دارێک کە زۆر لەسەر خۆی ئەڕبێ و گەورە ئەبێ ئەمە ئەم دارە ڕەنگە 7 سنتیمەتر بێ ناو قەدەکەی تەمەنی 50 ساڵە ئەبینی دەموچاو دیار نییە ئەمە شێوەیەکە بۆ ئەوەی هەموو ئافرەتێ خۆی لەم ئافرەتە بدۆزێتەوە پەیکەرەکان باڵانوێنی ژان کارەسات و سەرکەوتنە جیازیەکانی نەتەوەکانن گۆڕەپان بە گۆڕەپانی فەڕەنسا خەملێنراوە بۆ پەیکەرانە ئاخۆ بڵێ ڕۆژێک بێ پەیکەرەکان لە کوردستانیش هەمان ڕۆڵ بجێڕن هەڵگورد سەمەد NRT پاریس. بابەتێکی دیکەی بەرنامەکە هەر تەرخانە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و بە تایبەت نابینایەن کۆمەڵێک نابینایی بەرچاوڕوون لە شاری کەلار ڕادیۆیەکیان دروست کردووە و بەرنامەی ڕاستەوخۆ دەکەن و خزمەت بە بیستەرەکانیان دەکەن بۆ گەیاندنی زانیاری و چەندین بابەتی هەمە چەشن با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان مەریوان سەبارەت بەو نابینایەنە و کارەکەیان. ڕادیۆی گزنگ لە گەرمیان ماوەی 8 مانگە دەستی بە پەخش کردووە
ئەوەی ئەم رادیۆیە لە رادیۆ لۆکاڵیەکانی تری ناوچەکە جیاکاتەوە ئەوەیە رادیۆکە دەنگی نابینایانە و هەر لەلایەن نابینایەکی شەوە رادیۆکە دامەزراوە و بەڕێوە برێ. ڕۆژانەش بەرنامەکانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و تۆمارکرا و پێشکەشەکەن. دعمی دارایی بە هیچ شێوەیەک هیچ لایەنێک نیە. ئەگەر کەسێک وەک تۆ مەسەڵەن یاکە کەسێک ئەگەر تۆزی یارمەتی بدایانەدا ئەویش کەمجار نییە یارمەتیەکی وانی ڕاستی حەساوگە زۆر لە خۆمانەکەین بۆ ئەوەی نابینا دڵخۆش بێت ئەم کارەمان کردووە ئێمە وەکو دارایی بە شێوەیەک دارایی کەس نییە چونکە ئێمە حزبی نییە. حزبیش داوای لێمان کردووە لایەن وا بۆ داوای لێمان کردووە کە بیوەینە بارەگاگەی هەموو شتێکمان بۆ دابینکە ئیتر کاتیاڵێم هەموو شتێ ینی بە تەواوی هەموو شتێکی پێداویستی بەڵام ئێمە ئەو ئیشەمان ڕەفز کردووە لەبەرەوەی نامانەوێ بووینە حزبی. دامەرزێنەری رادیۆکە پێش زیاتر لە 20 ساڵ بەهۆی ڕووداوێکەوە بینینی لەدەستداوە. ئەو بە ئومێدەوە بەردەوامی بە ژیاندا بێ ئەوەی خۆی ڕادستی ئەو قەدەرە چاوەڕوانکراوە بکە وە خۆیەڵێ حەزێکی هەبووە بۆ کاری ڕاگەیاندن. دوجار پێش چەند مانگێک بیری لە دامەزراندنی رادیۆی گزن کردووەتەوە. بە توانایەکی کەمەوە توانیوێتی رادیۆیەک بۆ هاوڕێکانی بکاتەوە و ڕۆژانە خۆی سەرقاڵ بکات و ئێستش پەخشی رادیۆکە سەرانسەری کەلار و دەوروبەری ئەگرێتەوە. ئەو کاتانە خەڵگە ڕۆیشتۆ بەلادێ دوای ئەمەش ڕۆیشتینەوە دوای ئەوە تاقی پێمە بەڵام لەم من لەنەوە تەگان وتر خولیام ینی ئەوەی کە هاوڕێ من بوو کە یان چرکە بە چرکە لەگەڵ ما بوو هەر رادیۆ بوو رادیۆ بوو تر دوایە منیش دوای دەستم پێ کرد و ترارە ئین ئەو کاتانە حەزم لە رادیۆ کرد ئەو کاتە حەزم لە رادیۆ کرد ئیتر کەم هاتین هەتاوەکو ساڵ هەتا گۆم کاتانە تام کاتە ئیتر منیش ڕاستی ئیتر یان ئەو بەهرەم تیا بوو ئەو توانام تیا بوو ئیتر منیش پێم خۆش بوو من هەروکو یەکێک لە هەروکو باوکی شکار و من وەکو سەرچاوەی نابینانی گەرمیانین ئیتر پێمان خۆش و کە یعنی ناوی نابینا دەرکەن وشەی نابینا بەرز بێ لە ناو چاوساق فەرمانی خوای گەورە دەرچوو. بەرنامەی دڵڕۆشنان تەنها بەرنامەی ڕاستەوخۆی رادیۆی گزنگە. پێشکەشکاری بەرنامەکە پێشووتر لە رادیۆ لۆکاڵیەکانی ناوچەکە ئەزمۆنی پێشکەشکاری هەبووە. هەفتانەش ئەم بەرنامەیە لە رادیۆی گزنگ پێشکەشەکە. ئەمجارەش بەرنامەکە میوانداری چەند نابینایەکی کردووە بۆ ئەوەی لە بەرنامەکەدا بەشداری بکەن. لەگەڵ کاکەڤاڵ بە شانازیەوە هەڵساین بە بەڕێوەبردننی و منیش ئەوە چەند مانگێکە بە ئەم بەرنمەیەکی ڕاستەوە خۆم داناوە بە ناوی بەرنامەی دڵڕۆشنانەوە و هەر جارە و وەکو لە ڕکلامەکە گوێتان لێبوو بێت هەر جارە و نابینایەکتان پێ ئەناسیێنین. کاری تەکنیک تەنها بۆ نابینایەک ئەستەم و گران نییە بەڵکو ئەم کارە لە بەشی زۆری دەستگا ڕاگەیاندنەکاندا بۆ چاوساغانیش ئەستەم و گرانە. خاوەنی رادیۆکە ئەڵێ تێچووی رادیۆکە $2000 و ماڵەکەی خۆی لە گەڕەکی سەرکەوتنی قەزای کەلار تەرخان کردووە بۆ کاری رادیۆکە. ئەمانە بەشێکن لە نابینایانی سنووری گەرمیان. ئەوان ئەیانەوێ بە دامەزانی ئەم رادیۆیە هێز و تواناکانی خۆیان نمایش بکەن بۆ ناوچەکە و سەرانسەری هەرێمی کوردستان. داواکاری ئەم نابینایانە لە ئێستادا ئەوەیە لە ڕێکخراوەکان و کۆمەڵەکان و دەستگا حکومیە پەیوەندیدارەکان هاوکاری داراییان پێشکەش بکەن بۆ ئەوی بەردەوام بن لە کاری ڕاگەیاندن و لە داهاتوودا کاری باشتر پێشکەش بکەن. مەریوان حەسەن NRT گەرمیان. هاوتای ئاسکە کچانمان وا هێدی بە قەولی شێرزاد حەسەن کەڵە کوڕانیشمان دەبنە ناو شوهرەت و ناوبانگی تایبەتیانەبێت لەسەر ئاستی وڵاتانی دیکە و جیهانیش. با بچینە لای چیرۆکی یەکێک لە کوڕە قۆزەکانمان لە وڵاتی سویسرا. هاوکارمان کاروان راپۆرتی ئامادەکرد و بینەربین. ساڵانە لە سویسرا پێشبڕکێکی گەورە ساز دەکرێت بۆ هەڵبژاردننی شاجوانیان قۆزترین گەنجی ساڵ و لە ئاهەنگێکی گەورەدا تاجی زێڕین لەسەر سەری ئەو کەسەدا دەنرێت کە زۆرینەی دەنگەکانی بەشداربووان و دادوەرەکان بەدەست دەهێنێت.
پێشبڕکێی قۆستترین گەنجی سویسرا لە ساڵی 1994 ئەنجام دەدرێت و دەستگای گەنجی سویسرا سەرپەرشتی دەکات. ساڵانە سەدان گەنج خۆیان ناونووز دەکەن و دەیانەوێت نازناوی شارجوان یان قۆستترین گەنجی سویسرا بەدەست بهێنن. ئەو کەسانەی بەشداری پێشبڕکێی شارجوان و گەنجی سویسرا دەکەن پێویستە خاوەنی کاریزما و کەسایەتی بن و ئاستی خوێندەواریان بەرز بێت و لە هەڵس و کەوتکردندا لە شوێنی جیاوازدا خاوەنی دەرکەوتنێکی کەشخۆ جوان بن. لە پاڵ ئەمەشدا پێویستە خاوەنی جوانی بن بۆ ئەوەی شانسی ئەوەیان هەبێت لە پێشبڕکێکەدا قبوڵ بکرێن. لە هەڵبژاردننی قۆستترین گەنجی سویسرا بۆ ساڵی 2016 660 گەنج خۆیان ڕکاندید کرد و یەکێک لەو گەنجانە هێوار ئالانە کە گەنجێکی خەڵکی هەرێمی کوردستان و ماوەی 10 ساڵە لە سویسرا دەژی. من قۆمەڵ بژاردە بۆ بەرنمەیەکی من جوانی و قۆز و ئیلاش جوانی بۆیە منیش لەسەر فەیسبوک و ئەمبینی خەڵک زۆر بەشداریان کرد بۆ بەرنامێ منیش وتم بۆچی من تاقی نەکەمەوە. من دوای مەکتەبینە دەستم کرد بەیشی دەلاکی بەلامەوە زۆر جوان بوو چکە شتێک بوو زۆرم حەز لێ بوو ئەوش لە ڕای جوانکاری و ئەوانەوە. منیش لە ڕۆژانە ئینە لە هەفتەیەکە 5 ڕۆژە چم بۆ یاری یاسن هەموو شەوێ 2 ساعت تقریبەن یاری یاسنەکەم. هێوار لە ساڵی 1997 لە شاری سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 2006ەوە لە کانتۆنی ڤالیس لە باشووری سویسرا دەژی. لە ساڵی 2009 دەبێتە یاریزانیانەی ڤیترۆ لە کانتۆنی ڤالیس و دواتر ڕوودەکاتە وەرزشی خلیسکانی سەربەفر. Bonjour, je suis la copine Aïvar. هاوڕێی هێوارم دەمەوێت ڕای خۆم بڵم لێرە. ویستومەوە حەزم کردو خۆی هەڵبژاردو بۆ شاجوانی سویسرا چونکە پێم وایە پێشی دەخات لە ژیانیدا ئەنجامەکەشی چی بێ پێویستە پۆزەتی وەری بگرێ. پێم وایە ئەم جۆرە هەلانە تەنها یەک جارڕێک دەکەوێت چ من وەک هاوڕێ و چ ئێوەش دەنگی بۆ بدەن و هاوکاری بکەن پلەی یەکەم بەدەست بهێنێ لە ناخی دڵمەوە سپاسان دەکەم. Et pour le soutenir, c'est très simple. Vous pouvez vous abonner à lui sur sa page Evar Abdulmodel. هێوار خوێندکاری قوتابخانەی ئارایشتگەریە و لە پاڵ ئەوەشدا خەریکی یاری لەشجوانی و ڕۆژانە کاتێکی زۆر بە وەرزشی لەشجوانی و یاری سەربەفر بەسەر دەبات. خولیای ئەوەی هەیە ببێتە ئەکتەری سینەمایی و ڕۆژێک لە ڕۆژان خۆی لە هۆڵیۆت ببینێتەوە. زۆر خوشحاڵ بووم بە هێوار وەکو کوڕێکی خۆم زۆرم پێ خۆش بوو کە بەشداری ئەم خولەی کردووە و هیوادارم سەرکەوتن بەدەست بێنێت و هێوار هەر لە مناڵی و مناڵێکی حەز بە مۆدێلات و حەزی بە زۆر شتە کرد هەر لە مناڵی و ئارەزوی خۆی بووە. لە قۆناغی یەکەمدا تەنها 48 گەنج توانیان بگەنە قۆناغی دووەم و 24 گەنجش گەشتنە قۆناغی سێم و کۆتایی لەناو ئەم 24 گەنجەدا یەکێکیان نازناوی قۆستترین گەنجی سویسرا بەدەست دەهێنێت. ئەو کەسانەی کە نازناوی قۆستترین گەنجیان شاجوان دەبنەوە شانسێکی گەورەیان دەبێت لە بواری ڕیکلام بۆ کۆمپانیا گەورەکان یان نمایشی جلوبەرگ و کاڵای ناسراودا دەربکەون یان پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزیۆنیدا بە نرخێکی باڵاکار بکەن. من و هێوار وەکو ڕەفیق تەعاملەکەین نەک وەکو باوکو و کوڕ جا هێوار هەر لە تەمەنیەوەی کە پێگەیشت لە دوای 12 گەنجێک بوو خۆی حەزیە کرد هیوایەتەکانی خۆی هەڵبژێرێ خۆی ڕەهبا لەسەر شتەکان بۆ نمونە کە بچوونە بۆ ساڵۆنیا بۆ لای سەرتاش خۆی هەوڵی ئەو مۆدێلێکی خۆی ئێوێ خۆی هەڵی بژێرێت. ساڵانە لە سویسرادا دەیان گەنج بەشداری پێشبڕکێی هەڵبژاردننی شاجوان یان قۆستترین گەنجی وڵات دەکەن بۆ بەدەستێنانی پلەی یەکەمی و ئەنجامدانی ئەرکە مرۆیی و بازرگانیەکانی شاجوان یان قۆستترین گەنجی وڵات لە ماوەی ئەو ساڵەدا. هێوار وەک یەکەم گەنجی کورد بەشداری ئەم کێبڕکێیە دەکات و لە ئەگەری بردنەوەدا دەیەوێت ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان گەنجانی کورد و سویسرادا. کاروان محەممەد NRT مۆنتخۆ سویسرا. بابەتی دیکەی هەمەچەشن ماوە لە بەرنامەی لە پایامنێرانەوە بەڵام دوای نۆبڕە پێشکەشان دەکرێت. جارێکتر سڵاوتان لێبێ عەزیزان. لە دوای 11 سێپتەمبەر و هێرشەکانی بەشێک لە موسڵمانە توندڕەوەکان بۆ سەر ئەمریکا جیاوازی بیر و بۆچوون و تێگەیشتن و جارێکی تر هەڵسەنگاندنەوەی هەڵوێستی ڕۆژهەڵاتیەکان بەلای ئەمریکاوە گۆڕانکاری بەسەردەها و بە تایبەت موسڵمانەکان. باچینە لای راپۆرتێکی هاوکارمان ماردین لە تەکساسەوە سەبارەت بە دۆخی موسڵمانەکان لە ئەمریکا.
بۆ ڕەوانەوەی ئەو گومانانەی لەسەر تاکی مسلمان دروست بووە بەهۆی کردەوە تونند و تیژەکانەوە ژمارەیەک لە مسلمانان دامەزراوەیەکیان بۆ بەرهەمێنانی فیلم پێکهێناوە. ئامانجی دامەزراوەکە خستنە ڕووی ژیانی مسلمانانە بەتایبەت مسلمانانی ئەمریکا، بەڵام بە زمانێکی سەردەمیانە کە ئەویش زمانی فیلمە. ئەمڕۆ لە کەشێکی باشدا چەندین کەسکارەکانی مسلمانان لە ئەمریکا بەرز نرخان. ئێمە وەکو مسلمانان چەندین کاری وەکو پزیشکی و پارێزەری و بازرگانیمان کردو. دەمانەوێت بۆ خەڵکی ڕوون بکەینەوە ئێمە هەمومان تیرۆریست و تونڕەو نین. بەڵکو خەڵکانێک هەن بە ناوی ئێمە و بە ناوی ئاینەکەەوە تێڕوانینێکی خراپ لای خەڵکی دروست دەکەن. ئەوەش زیاتر لە میدیاکانەوە دەردەکەوێت. محەممەد علی کلای یاریزانی بۆکسێن و کەریم عەبدولجەبار یاریزانی تۆپی سەبەتە کە لەیەکێ لە فلیمە ناودارەکانی بروسلیدا بەشدار بووە، ئەوان نمونەی دوو هاوڵاتی مسلمانی ئەمریکان بۆ ڕەوانەوەی ئەو ڕوقوتوڕەیە بەرامبەر بە مسلمانانی ئەمریکا دروست بووە. بارێک ئۆباما بەم دواییانە ڕایگەیاند ئەو هێرشانی دەکرێنە سەر هاوڵاتیانی ئەمریکا لە هەمان کاتیشدا هێرشن بۆ سەر مسلمانانی ئەمریکا و ئەوانی بە بەشێک لە ئەمریکا ناوبردووە. ئەو بۆنەی ئەمڕۆ ئەنجام درراوە دەستپێشخەریەک بوو بۆ بەرز نرخاندنی مسلمانانی ئەمریکا لە کاتێکدا ترسێکی زۆر بەرامبەر ئاینی ئیسلام هەیە. زۆرینەی دانیشتوانی ئێرە بە شێوەی تایبەتی مسلمانان ناناسن و تەنها لە ڕێگەی میدیاکانەوە مسلمانانیان بینیوە. میدیاکانیش بە شێوەیەکی نەرێنی باسی لێوە دەکەن و خەڵکیش وا تێدەگات کە مسلمانان هەر ئەو شتانەن بە ئەرکی سەرشان میدەزانم ڕوونی بکەمەوە. ئێمەی مسلمان جێدەستمان بە کۆمەڵگەوە دیارە و ئاینێکی کە پشگیری لە ئاشتی دەکەین و بە دڵنیاییەوە پێویستە بۆنەی هاوشێوە دووبارە بێتەوە. مێژووی سەرهەڵدانی ئاینی ئیسلام لە ئەمریکا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1528 زاینی کە لەو کاتەدا ئیستیڤانسیۆ بەڕێگەز مەغریبی لە ڕێگەی ئۆقیانوسەوە خۆی گەیاندۆتە ویلایەتی تەکسازی ئەمریکا و پاشان لە مەکسیک ماوەتەوە. هەندێک لە سەرچاوەکان ئەو بە یەکەم مسلمانی ئەمریکا دادەنێن. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە چونکە زمانێکی نوێ لە گفتوگۆکردن دەربارەی مسلمانانی ئەمریکا تاقیەکەینەوە. ئەو زمانش لە ڕێگەی وتارەوە نییە بەڵکو لە ڕێگەی فیلم و دیکۆمنت و هیواخوازین و ئیشەڵڵا دەبێتە زمانێک کە ئەمریکیەکان لی تێبگەن و گوێمان لێ بگرن و بە شێوەیەکی باشتر لە ئێمەی مسلمان تێبگەن. لە ئێستادا زیاتر لە 3 ملیۆن مسلمان لە ئەمریکادا هەن کە دەگاتە لە سەدایەکی کۆی دانیشتوانی ئەو وڵاتە. لە زۆرێک لە دام و دەستگاکانی ئەمریکا مسلمانان بوونیان هەیە و لە بواری بازرگانیشدا کاریگەریان هەیە لەسەر بەرەو پێشبردننی ئابووری ئەمریکا. لەگەڵ دەرکەوتنی گروپە تونڕەوەکان بە ناوی ئیسلامەوە لە وڵاتە ئیسلامیەکان بۆ هۆکاری گۆڕینی ڕوانینی تاکی ئەمریکی بۆ تاکی مسلمان لە هەر شوێنێکن. ماردین ئەحمەد NRT تەکساس دەڵاس. ئەم کوردستانە وەک دەڵێن لانکەی مرۆڤایەتی و لانکەی بەشێکی زۆر لە شوێنەوارە گرنگەکانی جیهانە. شاری قەڵاتزێ یەکێکە لەو ناوچانەی کە دابڕاو نییە لە شوێنەواری گرنگ و مێژووی دێرین. با بچینە لای راپۆرتێکی ئەوکارمان گۆران سەبارەت بە ئەو شوێنەوارە دێرینانەی لە قەڵاتزێ و گرنگی پێدانی لایەنە پەیوەندیدارەکان بە شوێنەوارەکانی. دەڤەری پشدەر چەندین شوێنەواری مێژوویی تێدایە کە هەریەکەیان دەلالت لە سەردەمێک و مێژوویەکی جیاواز دەکەن. بەشێکی زۆری شوێنەوارە مێژوویەکانی ئەم دەڤەرە لە قەڵا و گۆڕستانەکان پێک دێت. لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە گۆڕستانە مێژوویەکان بەهۆی کارلێکە سروشتیەکان و تاڵانکردن بەرەو نەمان دەچن. بە نمونە گۆڕستانە مێژوویەکەی گوندی داودیە کە چەند کێلێکی کەمی ماوە و هاوڵاتێکی ئەم گوندە دەڵێت تا دێت ژمارەی کێلەکان کەم دەکاتەوە. ئەوانە بڵین زیاتر بوون لەو ئەوەندەی کە لە بەردەستدان، بەڵام بە حکمی ئەوەی کە زۆر کۆنە و زۆر دێرینن ئەوانە بڵین بەشێکیان نەماونجا نەمانەکان بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت بەهۆی کە کەمتر احتیمامی پێدراوە بڵێ حکوومەت احتیمامێکی تایبەتی پێنەداوە لە ڕووی ئەوەی کە بڵین چوارچێوەیەک سیاجێکی باش بۆ ئەم گۆڕستانە بکرێت، چونکە گۆڕستان بۆ خۆمان دەزانین کە لە کوردەواری و لە ئاینی پیرۆزی ئیسلامدا جێگا و مەکانەتێکی هەیە، بۆیە
ئەنی حەقی خۆی بوو کە حکوومەتیش لە ڕابردوودا چەندین ساڵەکە ئەم شوێنە بڵین ئاوەدانە احتیمامێک بەوە بدا کە هەم وەک شوێنەوارێک وەکوەوەی کە خەڵک زیارەتی ئێرە دەکات شتێکی وای کردبایە کە سیاجێکی گونجاو بۆەوەی باشتر ئەم گۆرستانە بپارێزرێت. گۆرستانە مێژوویەکان لەسەر کێلا قەبرەکان چەندین نەخش و نیگەری جیاوازیان لەسەر کێشراوە کە بە پێی وتەی شارەزایان ئەم نەخش و نیگارانە دەگەڕێنەوە بۆ سەردەمی خەلافەتی عوسمانیەکان و سەردەمی بوونی جوولەکە لەم دەڤەرەدا. لەدارا و نەخشانەی کە لە گۆرستانەکانی سیکەنە و سەرخان و گوندی دۆڵەتزێ و گۆرستانی مەیدانان لە گوندی سێوەیس و گۆرستانەکەی بێپاڵان ئەو نەخش و نیگارانە دەگەڕێت پێی دەگوترێت شێوازی عوسمانی واتە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا جا ئایا بۆ 500 ساڵ 800 ساڵ دەگەڕێتەوە بە ڕوونی دیار نییە. بەداخەوە ینی لە دەڤەری ڕاپەڕین مۆزەخانەیەکمان زۆر پێویستە بۆ ئەوەی ئەو کەلوپەلە شوێنەواریانەی کە هەن لە سنوورەکە زۆریشن لەوێیان دابنین بپارێزرێن. بەڵام بەداخەوە تاکو ئێستا مۆزەخانەیەک لە دەڤەری ڕاپەڕین نییە. توێژەرێکی بواری شوێنەوارە مێژوویەکان دەڵێت ئەم نەخش و نیگارانەی سەر مەزاری گۆرستانە مێژوویەکان دەلالەت لە جۆری مردنی کەسەکە دەکات واتە ئەگەر هێمەی شمشێر و خەنجەر لەسەر کێلی مەزارەکە بێت ئەوە ئەو کەسە بە شمشێر و خەنجەر کوژراوە و ئەگەر بێت و ئەستێرە و مانگ لەسەر کێلەکە بێت واتە ئەو کەسە بەبێ هیچ هۆیەک مردووە. بەڕاستی ئەمانە لە وڵاتان لە شوێنەکان کۆ دەکرێنەوە لە جێگایەکی تایبەت دادەنرێن و پاشان توێژینەوە بەدارچوونیان لەسەر دەکرێت بەو پێی کە ئێمە بەدارچوومان لەسەر کردو بەش زۆری شوێنەوارەکان ئەوانەی کە نەخش و نیگاریان لەسەر بە تایبەتی نزرگاکان گۆڕ و چێل و ئەوانە وێنە و نەخش و نیگاریان لەسەر کێشراوە لە ساڵی 1990 بەرەو خوارەوە شتیان لەسەر هەڵکەنراوە دروست کراوە کە بەشێکیان بۆ ئەو سەردەمە دەگەڕێنەوە بەشێکیان بۆ سەردەمی ئیسلام دەگەڕێنەوە بوونی هەندێک ئاەت و هەندێک ناوی خوددا لەسەر ئەو پارچە شوێنەوارانە هەروەها هەندێکشیان بۆ پێش ئیسلام دەگەڕێنەوە و هەندێکشیان کە نووسین و جۆرێک نووسینی تایبەتیان لەسەر تا ئێستا بەڕاستی کەنەوە پنیشکنیەکی ئەو تۆیان بۆ نەکراوە بۆ ئەوی بزانین کە بەتەواوەتی بۆ کام سەردەم و قۆناغی مێژووی دوورتر پێشتر دەگەڕێنەوە. بەهۆی ئەوەی هیچ مۆزەخانەیەک لە دەڤەری پشدەردا بوونی نییە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر شوێنەوارە مێژوویەکان بەرەو لە ناوچوون و نەمان دەچن. ئەم چێلە قەبرانە مێژوەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان بۆ وەختی خۆی کە کاتێک لەم ناوچەیە حکومڕانیان کردووە. بەشێکی زۆری ئەم چێلانە نووسین و هێمان لەسەر هەڵکۆڵدراوە کە بە پێی قسەی شارەزایان بێ نووسینەکە خەتی عوسمانلیە. بەڵام لە ئێستادا بەشێکی کەمیان ماون و لەلایەن هیچ مۆزەخانەیەک شۆ نەپارێزراون بۆیە مەترسی ئەکرێ ئەم بەشەکەمەی کەماوە لە ناو بچێت. گۆران عەبدوڵایە نارتی گوندی باداوان دەڤەری سەدە و نیوێک بەر لە ئێستا حاجی قادری کۆیی دەیگوت غەریبی غوربەتی کردم بە ئەوتان سەراپا عەرزی لێکردوم بە زیندان. بەڵام غەریبی و غوربەتی حاجی قادر تەنها زیندان نەبوو بەڵکو گۆڕیشی گوم کردووە و هەوڵی زۆر هەیە بۆ دۆزینەوەی تەنها گۆڕەکەشی. هاوکارمان خالید راپۆرتێکی ئامادەکردووە لە کۆیە سەبارەت بە حاجی قادری کۆیە و پێگەی لە کۆیە و هەروها شاعیرەکانی دیکە بابی نەربین. شاری کۆیە بەیەکێ لەو شارانەی کوردستان دادەنرێت کە چەندین شاعیری ناوداری تێدا هەڵکەوتووە و شێعرەکانیان نەک تەنها لە کۆیە بەڵکو لە تەواوی کوردستانی گەورە جێگای بایەخی شاعیران و نووسەرانی تر بوونە و کاریگەریان هەبووە لەسەر پێشخستنی هونەر و ئەدەبی کوردی. یەکێک لەو کەسایەتیانش حاجی قادری شاعیر بووە کە بە حاجی قادری کۆیی ناسراوە. ئێستا لێکۆڵینەوەیەکی ئەکادیمی زانستی زۆر پێویستە بۆ حەزەتی حاجی قادری کۆیی چونکە زۆر ئەو کلێنانی لێماوە مەسەن لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی غەزەلەوە لە ڕووی شعری نەتەوایەتیەوە لە ڕووی جنێوەوە مەسەلەن شعری هجوو حەزرەتی حاجی قادری کۆیی لە پێش شێخ ڕەزا شعری هجووی داناوە ناوی هیناوە ئەوە لە ڕووی ئەوەی کە خەڵکی کوێیە خەڵکی لەکوێ ژیاوە لێکۆڵینەوە بکرێت. هەرچەندە حاجی قادر لە ناوەڕاستی ساڵانی 800ەکان شعری نووسیوە بەشێک لە شعرەکانیشی تایبەتن بە ئازار و مەینەتیەکانی کورد و باسکردن لە ناتەبای و یەکنەگرتووی کورد بوونە لەو سەردەمەدا. وەک لە دێرە شعرێکیدا دەڵێت تا ڕێک نەکەون قەبیلی ئەکرات هەروە دەبنە خەرابە ئاباد ئەنواعی میلە لە گەورە تا چووک خەمڵی و مەمالیکی وەکو بووک.
لە ئێستاشدا بەشێک لە شاعیران و نووسەران پێیان وایە دەکرێت بڵێن شعرەکانی حاجی بۆ ئێستا نووسراون. بە بۆچوونی من ئەوەندەی توێژنەوەم لە شعرەکانی کردبێ دەکرێت بە دوو بەشە شعرەکانی حاجی قادر. بەشێکیان با بڵێن قسەکردن بووە لەسەر هەموو کەم و کوڕی و ناتواویەکانی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی ئەو سەردەمەی کە حاجی قادر خۆی تایە ژیاوە و هەروەها بەشێکیشی ڕێگەچارە بوو بۆ دۆزینەوەی ڕێگەچارە بوو بۆ نەخۆشی و دەردە کۆمەڵایەتەکانی ئەو سەردەم و ئێستاشمان. ئەوەندەی ئەدیبان گرنگی بە شعرەکانی حاجی قادر دەدەن داواکارم لە سیاسەکانیش گرنگی پێ بدەن چونکە بتوێنە ئیلهامێکی سیاسی گرنگ لە شعرەکانی حاجی قادریا بەدی دەکرێت بۆ ئەم قۆناغ کە قۆناغێکی زۆر هەستیارە بۆ گەلی کورد. هیوادارم سیاسەکان ئیلهامی باشی لێوەگرن. ئەو کاتی حاجی قادر لە ئەستەنبوڵ ژیاوە ئەو شعرانی کە نووسیویەتی لە ڕێگەی هاوڕێکانیەوە بۆ شاری کۆیە هێنراونەتەوە. تا ئێستاش بەشێک لە شعرە نووسراوەکانی ون بوونە و نەدۆزراونەتەوە. شعرەکانی حاجی کاریگەری خستۆتە سەر زۆرێک لەو شاعیرانەی کە شعر دەنووسن بە تایبەت لە شاری کۆیەدا. من شعرەکانی حاجی قادری کە تازە دەستم بە شعر نووسین کرد زۆر تەسیری تێدەکردم شعرەکانم کە دەخووندەوە. دەرێت سەبا ئەی مسلمی ئافاق و قاسیدی غوڕەبا ئەنی سیار و هەمڕاز و عاشقی غەمجین سبەی مەوەستە خەبەر بگەێنە خاشی وڵات دیارە کە چەند حەزین و غەریب و بێکەیفین مەقسەدی کەیفی بووە. بڕیارە لە 23 ئایاری ئەم ساڵدا زانکۆی کۆیە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ یادی 200 ساڵەی لەدایکبوونی حاجی قادری کۆی ساز بدات. یەکێک لە ئامانجەکانی بەستنی ئەو کۆنفرانسە دەستنیشانکردنی پێگەی حاجی قادرە لە نێو ڕۆشنبیری کوردیدا. تا ئێستاش زیاتر لە 25 توێژنەوەی زانستی بۆ ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیە پێشکەش بە زانکۆی کۆیە کراون. بۆ ئەم کۆنفرانسە لە ڕاستە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە لە ئاستی نێودەوڵەتیدا ئەنجام دەدرێت. لەبەرەوەشە خەڵکانێکی زۆر چ لە ناوخۆی هەرێمی کوردستانیان لە دەرەوە لە بەشەکانی تری کوردستان و تەنانەت لە ئەوروپاشدا کەسانێک بەشدار دەبن تێیدا بە توێژینەوەی زانستی لە چەندین تەوەرەی زیادجیا کە مەبەست لێی ڕوونکردنەوەی کولتوری حاجی قادری کۆی و ئەو فەرهەنگێک کە ئەو بەرهەمی هێناوە لە سەردەمێکی دیاریکراوی مێژووییدا بۆیە کەسانی جیاجیا و پسپۆڕی جیاجیا لە بوارەکانی مێژوو سۆسیۆلۆژیا فەلسەفە ئەمە سەرباری بواری زمان و ئەدەب ئیشیان لەبارەی کارەکانی حاجی قادر کردووە و لەم کۆنفرانسەدا هەوڵ دەدەن پێشکەشی بکەن. تا ئێستا چەندین هەوڵ دراون بۆ دۆزینەوەی تەرمەکەی حاجی قادر و هێنانەوەی لە ئەستەنبوڵەوە بۆ شاری کۆیە. لە دواهەمین هەوڵیشدا بە وتەی یەکێ لە کەسەکانی بنەماڵەی حاجیش بێت تەرمەکەی لە ئەستەنبوڵ دۆزراوەتەوە و لە هەوڵی هێنانەوەیدان. لە کەناڵەکەی ئێوە بۆ یەکەم جار ڕای دەگەێنین کە گۆڕی حاجی قادری شاعیر و ناڵی شاعیر دۆزراوەتەوە لە گۆڕستانی ئەبوو ئەیوبی ئەنساریە. لەو مەزارە گۆڕەکەیان پارێزراوە. لێرەوە داوا لە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین چکە ئێمە هەوڵێکی زۆرماندا وەک بنەماڵەی شاعیر نەمانتوانی لەوێ داوامان لێ دەکەن کە نووسراوی حکوومەت هەرێمی کوردستان بەڕەسمی بۆ حکوومەتی تورکیا لەوێ وەزارەتی ڕۆشنبیری هەر بستێ بەوەی کە بە گۆڕەکەی شاد بینەوە بەشکو لە دوا جاردا هەوڵ بدەین بیهێنینەوە بۆ کوردستانی باشوور. حاجی ناوی تەواوی حاجی قادری کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا ساڵحە و وە خۆی لە شعرێکیدا دەڵێت باوکم ئەحمەد بوو ناوی فیکرم دێ خەڵقی لادێ بوو دایکی من فاتێ. حاجی لە ساڵی 1916 لە گوندی گۆرقەرز لەدایک بووە و هەر منداڵ بووە باوکی مردووە و دایکی لە مزگەوتی مفتی لە شاری کۆیە لای مەلا ئەحمەدی ئۆمەرگومەتی لەبەر خوێندن دایناوە. حاجی دوای کۆچکردنی بۆ ئەستەنبوڵ دەبێتە مامۆستای منداڵەکانی بەدرخانەکان. حاجی لە ساڵی 1997 لە تەمەنی 81 ساڵیدا لە ئەستەنبوڵ کۆچی دوایی دەکات. خالد محەممەد NRT کۆیە. لە پامنێرانەوە پێشکەش کرا بە ئێوەی خۆشەویست ڕێز و خۆشەویستی ئامانج بابانی و ستافی بەرنامەکە قبول بکەن کاتێکی خۆش.
لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری چای مەحموود ڕێکان گروپ